اصلا خەتەرێکی گەورە لەسەر نەوت وەکو کۆی بابەتی نەوت لە هەرێم و لە بەغا چاوەڕێ بن بەڕێوەیە. من گەشتبین نیم بەم دەسەڵاتە و گەشتبین نیم بەم ڕۆشنی نەوتە. ئەمڕۆ دەستکرا بە ناردنەدەرەوەی نەوت جارێکی دیکەی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیەک ئارەزوەکەی چی ببێت؟ پێشبینی ئەەکەی چی ببێت؟ وەڵاوەکو ڕێی خۆم مەسلەی نەوت لە عێراق و مەسلەی هەرێم کە ئەوە چەند ساڵێکە خەریکی دەرێنانی نەوت و بە بازارکردنیەتی ڕۆشتنی و ڕاوەستانی عیلاقی بە حاڵەتی داخلی عێراق و هەرێمەوە نیە عیلاقی بە سیراعاتانەوەیە کە لە عالەمە لەسەر ناوچەکە بە هەموو شێوەیەک و عیلاقی بە ماچیتنی ئەو نەوتەیە. لەبەرەوە ئەگەر بڕوە هیچ لەوانەیە لە ڕوێکی ناوخۆیەوانێ خەڵکێک بۆ مدەتێ ئیسیفادە لەو جۆرە بوو جەو ناردن و ڕێکەوتانی بینی هەرێم و بەغاکە. بەڵام وەکو تر مەسلەی نەوت لە هەرێمە فرۆشتنی و گەیاندنیە بازاڕەکانی جیهان و لەگەڵ سیاسەتی حکوومەتی عێراقیە کێشەی زۆر گەورە لە ئێستا بەڕێگەوەیە لە ئایندەیە ئەبینرێ بەم جۆرەی ئێستامە دڵمان خۆشێم وەکو هەر دەوڵەتیشتی وەکو فەنزویلا وەکو باسی دەوڵەتانی خلیسکەنەوە دەفرۆشن و لە واریداتی ئەتوانن وڵاتی خۆیانی پێوەن بەڕێگەوە ئەو مەسلەیە ئێستا لە کوردستانە زۆر دوورە لە عێراقیشە. ئەسڵەن خەتەرێکی گەورە لەسەر نەوت وەکو کۆی بابەتی نەوت لە هەرێم و لە بەغا چاوەڕێ بن بەڕێوەیە. ملت هەمی بەعام پێی خۆشە لەوەی کە دەستورێک هەبێت بتوانێت ڕێنمایی ئەم دوو دەسەڵاتە بکە، دەسەڵاتی ناوەندی و دەسەڵاتی ئێرە. بە تایبەتی ئێمە قسە لەسەر دەسەڵاتی خۆمانەکەین. ئەمەنەی کە با بڵێن دەسەڵاتی خۆمان گەمەیان کردووە، گەمەی ناشرینیان کردووە، نەهاتونەتە سەربار ئێگەی ئیتر ئایندەی خۆیان ئایا دیارە دیار نییە لای ئێمە دیارە، بەڵام لای ئەوان یعنی شتێکی شاراوە هەیە لەوەی کە ئەم نەوتە بە ئیسراحەت بڕوە میلەت ببوژێتەوە. بەڵام من ئەوەنە ئەڵێم من گەشتبین نیم بەم دەسەڵاتە و گەشتبین نیم بەم ڕۆشنی نەوتە. سبەی نییە یان ساڵی ئایندە چی ئەبێت ئەوە نازانیت. بەڵام دەسەڵاتی ئێمە پێویستی بەوە هەیە جارێکی تر نییە فۆرماتی خۆی بکاتەوە، داتای خۆی بکاتەوە بۆی کە بزانێ میلەت لە چ معاناتێکایە. ئەگەر بێتە ناو بازاڕەوە لەگەڵ من و تۆیە دا بنیشێت کێگەی دەردی خەڵقە زانێت ئەو کاتە نییە خۆی ڕاستەکاتەوە. هیوادارم ئەم خەتوەیە بۆ خەتوەی مەشاریع بۆ خەتوەی شتی چاکیش دروست بێت. نەوەکە مەسەلەن ئێمە باشە ناحیەی موچەکە ئەدرێ و ژیانی هاوڵاتیان باشە بێ، بەڵام ئایا بۆ پێشکەوتنی خەڵک ئەبێ شتی تریشە بێ، مەشاریع بێ، گەنجدا مەزرێ، مەشاریعی چاکچاکە بێ، قوتع خاص تەتەوری پێ بدرێ. هیوادارم ئەم شتانە ببێت. وەکو هاوڵاتیەک گەشتبینی بە ناردنی ئەو نەوتە؟ گەشتبینم. ئەزای چیە مەسەلەکە؟ ئەمە قانونە. قانونش ئێمە گەر دەستورمان بوێت ئەبێ لەسەر دەستورەکە بڕۆین. بەغا چی ئەوێ با مەتاڵیبی جێبەجێ بکەین، ئیسفادەی بۆ خۆمانەیە.